بەشداریکردنی خەڵکی کوردستان لە هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە چیدا دەبینی؟ پێویستە ئێمە هەمومان بژاری هەڵبژاردنە بکەین، چونکە ئەو هەڵبژاردننی عێراقا ئێمە ئەندام پەرلەمانەکانمانە چێ بۆ بەغدا لەوێدا کۆچی لە مافی ئێمەی ڕەوایگەلی کوردەکەن، هەر کەسێک نەچێتە هەڵبژاردن ئەوە دەنگێکی ئێمە لە بەغدا کەم دەکات. هەر کاتێک کە دەنگمان کەم بوو ئێمەش قۆت ئەو بێ زەمان نامین لە بەغداکەوە بەرگری لە مافەکانی خۆمان بکەین. سەبارەت بە هەرێمی کوردستان گرینگە خەڵک بەشداری بکە بۆەوەی بتوانێتن کەسی شیاو ئامادە بکاتن و بینێریتن لە بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق. بەشی دووەم ناوچەی کێشە لە سەرەکانە گرنگی زۆر زیاتر لە هەرێمی کوردستان، لەبەر ئەوەی بتوانین عادەدێکی زیاتر ژمارەیەکی زیاتر نوێنەری کورد لەوێ بتوانین بەسەر بێخینین بینێرین لە بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق. بەشداریکردن و ئەکتیڤبوونی خەڵک لە مەسەلەی چونە ناو دەنگدان و پرۆسی دەنگدانەوە نیشانەی پەرۆشی خەڵکەکەیە بۆ دیموکراسی. هیوادارم کە خەڵک بە شێوەیەکی گشتی بڕۆن و دەنگ بدەن و دەنگ لەوەی کە ئازاریشن دەنگ بەچی ئەدەن بڕۆن دەنگ بەوانە بدەن کە خۆیانیان.